ڕووبەڕووبوونەوەی دەمارگیری نابێت هەرگیز دوودڵ بێت. لە هاوبەشکردنی نیگەرانی کەمانش سەبارەت بە دەمارگیری. لە دوا بنەمادا بینیمان کە پەترۆس کێشەی لەگەڵ دەمارگیری هەبوو، تەنانەت دوای ئەوەی باوەری بە عیسای مەسیحیش هێنابوو، ئەو وەک جوولەکەیەک کە باوەریان بە عیسای هەبوو، پێی وابوو کە ناتوانێت بچیتە ئەو مالێکی ناجوولەکەوە. لە ڕێی چیرۆکی کۆرنیلۆسەوە کە لە قەیسەریە دەژیا، دەتوانین بزانین خوددا چۆن ئەم پیاوە بەکارهێناوە و چۆن خەونەکەی بەکارهێناوە. خوددا بۆ ئەوە پەترۆس بەرەوە بوون بە کەسێکی خراپ نەڕوات، پاکی کردوتەوە و نیشانی داوە کە عیسا لە پێناوی هەموو جیهاندا مردووە. بە دڵنیاییەوە پەترۆس بەر لەوەی عیسای مەسیح لە خاج بدرێت، بیری لە وتەکانی کردووە کە ئەو مەڕی دیکەی هەن و سەر بەم تەوێڵەیە نین. ئەم ئەرکی ئەوەیە ئەوانیش بینێت بۆ ئێرە. عیسا لێرە مەبەستی نەتەوەکانە. پەترۆس کەمی کاتی پێویست بوو تا لەمە تێبگات. ئەوەی دوای ئەمە ڕوودەدات ئەوەیش پەترۆس دەگەڕێتەوە بۆ ئۆرشەلیم و ئەزموونەکانی لەگەڵ ئەو ڕابەری ڕۆحی و نێردراوەکان بەش دەکات کە لە قەیسەریان ئامادە بن. بەڵام ڕووبەڕووی دژایەتیکردن دەبێتەوە چونکە ئەوان دەمارگیر بوون. با بزانین ڕووداوەکان چۆنن. نێردراوان و باوەڕداران کە لە یەهودیا بوون بیستیان کە نەجوولەکانیش پەیامی خودایان وەرگرتووە. کاتێک پەترۆس گەڕایەوە ئۆرشەلیم، باوەڕدارانی خەتەنەکراو رەخنەیان لێگرت. دەیان گوت تۆ چوویتە ماڵی خەڵکێکی خەتەنە نەکراو و نانت لەگەڵیان خواردەوە. گروپێکی دیاریکراو لە باوەڕداران هەبوو کە زۆر کاریگەر بوون لە باوەڕی جوولەکانیان. باوەڕیان وابوو کە نابێت لەگەڵ کەسێکی ناجوولەکە تەنانەت نانیش بخۆن. ئەمە لە کاتێکدا باوەڕیان بە مەسیحیش هێنابوو. پەترۆسیش سەردەمانێک ئەم پاشخانەی کاریگەر لەسەر هەبوو. بەڵام ئێستا پەترۆس تیروانانێکی نوێی هەیە. ئەو لەوانەکەی عیسا تێگەیشت و ئەو تیروانانەی کە هەیبوو لەگەڵ ئەو گروپەدا هاوبەشی پێکردن. هەروەها ئەزموونی لە قەیسەریە و ئەو ڕووداوانەی لەوێ بەسەریدا هاتوون. هەروەها ئەو ئەزموونەی کردوانەی چاوی و چۆن خوددا لە ڕێگای خەونەوە قسەی لەگەڵ کردووە و دوای ئەوەش دیداری لەگەڵ کۆرنیلۆسدا باس کرد. هەروەها دوای ئەمە ئەم دێڕانەی لە کتێبی کرداران بەشی 11 ئایەتی 15 لەگەڵییاندا بەش دەکات. کاتێک دەستم بە قسەکردن ڕوحی پیرۆزیان بەسەردا ڕژە وەک لە سەرەتادا هاتە لەسەر ئێمەش. لەگەڵ نێردراوانی دیکە قسە دەکات و پێیان دەڵێت بیرتان دێت بیرتانە لە ڕۆژی پەنجایەمین چی بەسەرمان دەهات کاتێک ڕوحی پیرۆز هاتە سەرمان و بە زمانی جیاواز قسەمان دەکرد. ئایا ئەمە ڕێک ئەو شتە نییە کە لەو قەیسەریەوە بەسەر ئەو کەسە ناجوولەکەیت هات کە باوەری بە عیسای مەسیح هێنابوو و بەردەوام دەبێت و دەڵێت قسەکەی عیسا خاوەنش کۆم بەبیر هاتەوە کە فەرمووی یەحیا خەڵکی لە ئاو هەڵدەکێشا بەڵام ئەوە لە ڕوحی پیرۆز هەڵدەکیشرێن. جا ئەگەر خوددا هەمان دیاری بەوان دەبێت هەر وەک بە ئێمە داوە کە باوەڕمان بە عیسای مەسیحی خاوەنشکۆ هێنا، ئیتر من کێم بتوانم ڕێگا لە خوددا بگرم. با سەرنجی خاڵێکی گرنگ بدەین. کاتێک پەیامی ڕزگاری بۆ یەکەم جار کە لە ئۆرشەلیم سەر هەڵدەدات، باوەڕداران ئەزموونی زۆر تایبەت لەگەڵ ڕوحی پیرۆز بەدەست دەهێنن. کاتێک فیلپۆس لەسەر ئۆرشەلیمەوە دادەبزێتەوە، سامیرا ئەزموونێکی زۆر تایبەت لەگەڵ ڕوحی پیرۆزدا تاقی کردەوە. کاتێک پەیامی ئینجیل هاتە ماڵی ناجوولەیەک لە قەیسەریە، چەندەها ئەزموونی دیکە ناوازە پێیوەستە بە ڕوحی پیرۆز ڕوویاندا. هەروەها دەزانین کە هەمان شت دواتر لە ئەنتاکیا و ئەفەسۆس ڕوویانداوە. ئەگەر بە دوواداچوون بۆ وردکاری چیرۆکەکانی کتێبی کردار بکەین بۆ ئۆرشەلیمەوە دەست پێ بکەین. پاشان جوولەکە و سامیرا تا ئەو سەری گوێزەوی بۆمان دەدەکەوێت کە خوددا ئەو ئەزموونەوە ناوازە دووبارە دەکاتەوە بۆ ئەوەی پشتڕاستی بکاتەوە کە پەیامێکی پەیامی ڕاستیە.
خودا لە هەر کاتێکدا و مێژوویەکدا بیەوێت هەر شتێک بکات دەیکات. لە ڕاستیدا ئێمە دەبینین خودا چۆن لە ڕێی ئەم ئەزموونەوانەی ڕوحی پیرۆز لە کتێبی کردار تۆمار کراوە بەکاردەهێنێت لە پێیناو دەرخستن و دەختکردنەوە لەسەر ئەوەی عیسای مەسیح لە ڕاستیدا کوڕی خودایە. سەرنج بدەنەوە ئەو خاڵەی لەژێر ناوی وڵامی وریادا هاتووە. باوا بیر بکەینەوە کە پەترۆس رەخنەی لێ دەگیرا. پێیان دەگوت نەدەبوو ئەو کارە بکات. ئەو کەسانەی ئەهلی خەتەنەکردنە بوون. باوەریان بە عیسای مەسیح هێنابوو، بەڵام هێشتا هەر لە نەریەتەی جوولەکەیاندا نوقم ببوون. با وڵامی گشتی ئەوانە بخوێنینەوە. کاتێک وەیان لەمە بووە، ئەم کەسانەی خەڵکی ئۆرشەلیم بوون و نێردراویشیان تێدا بوو، بێدەنگ بوون. ئەمەش بە ئەگەرێکی زۆرەوە مانای وا گفتوگۆیەکی توند لە نێوانیان دروست بووە. دوای ئەمە بێدەنگی تەواو باڵی کێشاوە. ستایشی خودایان کرد و گوتیان کەواتە خودا تۆبەکردنی تەنانەت بە ناجوولەکانیش بەخشیوە بۆ ئەوەی ژیانی هەتاهەتایان هەبێت. وەک ئەوە وایە بڵێن باوەڕ بێنەکراوە کە خودا ئەم نیعمەتە بە گەڵانی دیکەش بەخشیوە. ئەوان هێشتا ئەو بە گروپی کۆمەڵێ بوون، فری نەدەبوو. وێرای ئەوەی ڕاستیەکان لە بەردەم چاویان بوون و باش دەیانزانی چی ڕوویداوە. هێشتا سەریان سوورما بوو کە خودا ئەوەندە نیعمەتی زۆرە و دەگاتە ناجوولەکانیش. ئەمەش بەدەستە تاقمبوونە لە ژیانیدا گێری خۆردبوو و دەرنەدەچوو. بەڵام دواتر توانیان بەسەر ئەم بابەتە سەر بکەون و پەیامی ئینجیل دل گیانیان داگیر کرد. دوای ئەمە خودا پۆلسی نێردراوی بانگێشت کرد بۆ پەیامێکی گەورە بۆ ناجوولەکەکان لەگەڵ بەرەوپێشچوونی چیرۆکەکە لە ئۆرشەلیمەوە بۆ جوولەکەکان و سامیرات تا ئەو بەری زەوی زیاتر و زیاتر تێدەگەشتن. ڕوونە ئەو جوولەکەکانی باوەڕیان بە عیسای مەسیح هێنابوو کاتێکیان پێویست بوو تا توانیان لە گروپ و حیزب بوون خۆیان پاک بکەنەوە. پۆلسی نێردراویش سەرۆکاری لەگەڵ ئەم بابەتەدا هەبوو کاتێک بۆ گەڵی ئەفەسۆس دەنووسێت. کەنیسەی ئەفەسۆس پۆلس دەیمەزراند و 3 ساڵ تێیدا خزمەتی کردو. دوای ئەوە پەیامێکیان بۆ دەنووسێت و ئەم ڕستانەیان پێی دەڵێت. بەڵام ئێوە ئێستا لەگەڵی عیسای مەسیحدا یەکن، هەرچەندە پێشتر دوور بوون. ئەوانە کێ بوون؟ ناجوولەکەکان ئەوانی بەشێک بوون کە لە کەنیسەی ئەفەسۆس بە خوێنی مەسیح نزیک لەبەر ئەوەی بوونەوە مەسیحی ئاشتی ئێمەیە. جوولەکەکە و ناجوولەکەکەی کرد بە یەک. دیواری ناوبڕی و دوژمنایەتی ڕووخاند. جوولەکەکان پێیان وابوو تەنها ئەوان نزیکن لە یەزدانەوە، بەڵام یەزدان خەڵکە دوورەکانیشی هێناوە پێشەوە. پۆلس بەردەوام دەبێتە و دەفەرمووێت بە جەستەی خۆی شەریعەتی تەوراتی بە فەرمان و فەرزەکانیەوە بڵاو نا، بە ئامانجی ئەوەی بە یەکبوونی لەگەڵ خۆی مرۆڤێکی لە هەردووکیان نوێ دروست بکات. جوولەکە و ناجوولەکەکان تاکو هەردووکیان لە یەک لەشدا لەگەڵ خۆدا ئاشت بکاتەوە بەخات. بەوەش دوژمنایەتی لە ناو برد. دەمارگیری و حیزب بوون درێژە دەکێشێت و بینیمان پۆلس چۆن ئەم بابەتەی تاوتۆی کردووە. پرسیار بۆ تێفکێرکردن و جێبەجێکردن بریتیە لەمە ئەو پانتاییە دەمارگیریان کامەن کە هێشتا ڕەگوڕۆی شتیان ماوە لە دڵی. زۆرێک لە باوەڕداری مەسیحاکاندا یەکەم ئەمە دیارەیەکی جیهانیە لە هەموو شوێنێکی دنیاوە حیزبایەتی بوونی هەیە. دوژمنایەتیمان لە نێوان نەتەوە جیاوازکاندا هەیە. دەمارگەری و دوژمنایەتی لە نێوان ئەو گروپەنەدا دەبینینەوە کە جیاوازی لە ڕووی ڕنگ و ئایدۆلۆژیایەوە ئەمە گوناحەیەکی جیهانیە و ئەمە لە هەمووی وڵاتی دنیاوە بەدی دەکەین. دەبینین ئەمە چ کێشەگەڵێکە دەخوڵقێنێت و چەند زۆر دەمینێتەوە و درێژ دەکێشێت. ئێمەش وەک باوەڕداران گەر ئاگادار نەبین دەمارگیری لە ژیانماندا بوونی دەبێت. کتێبی پیرۆز لەم بارەیەوە زۆر ڕوون و ڕەوانە. یاقوب و گوناح ناوی دەبات و پێویست دەکات ئێمەش مامەڵەی لەگەڵدا بکەین و لە ناوی بەڕین. ئەزموونێکی تایبەتی یەکی لە کەسایەتی ڕوحیەکانتان بۆ دەگێرمەوە
کە لە ژیانیدا بەسەری هاتووە. ئەم کەسانەی دەڵێت لە یەکێک لە گروپە باوەڕدارەکان گەورە بوو، لە منداڵیەوە وا فێریان کردووە کە لە کەسانی تر باشترە، چونکە ئەو یەکێکە لەم گروپە. دوای ئەوە کاتێک گەورە بوو، تێگەیشت چەمکی ڕزگاربوون و ئینجیل بۆ هەموو مرۆڤەکانە. بەردەوام ڕەتی دەکردەوە کە ئەو کەسێکی دەمارگیرە. ڕەنگە تەنانەت خۆشی ئاگاداری ئەوە نەبوو بێت کە حیزبایەتی هەیە، چونکە ئەم بابەتە ماوەیەکی زۆر لەگەڵیدا بوو، هەرچەندە لە پەیمانگای مودی بۆ توێژینەوەی لە مسیحیەتە و بە قووڵی کتێبی پیرۆز خوێندووە، بەڵام تا ساڵی دەرتوونی درکی بەم بابەتە نەکرد. ئەو کاتە کەوتە دۆخێکی زۆر سەختەوە. دواتر بۆی دەرکەوت خودا بە دانایی ئەم دۆخە سەختەی بەسەر هێناوە تا درک بکە، کێشەی بکات و چارەسەری ئەو دەمارگیریە بکات کە لە ناخیدا هەیە. ئەو لە قوڵایی ناخیدا هەستە بەوە دەکرد کە لە مرۆڤەکانی تر باشترە، چونکە بەشێکە لەم گروپە، هەرچەندە ئێستا لێیان دوورە، بەڵام ئەم هەستە لە ناخیدا هەبوو و ئاگادار نەبوو. بەڵام خودا لە ڕێگای کۆمەڵی ڕووداوی یەک لە دوای یەکەوە لە ژیانی ئەودا وای کرد بگاتە بنبەست و داوای یارمەتی لە کەسانی دیکە بکات بۆ مامەڵەکردن لەگەڵی. ئەم بابەتە بۆی دەرکەوێت خودا کار لەسەر شتێک دەکات کە بە قوڵی ڕگوڕێشەری لە ناخیدا چەقاندووە. ئەگەر بیەوێت خودا بەکاری بهێنێت، ئەوە دەبێت ئەم دەمارگیریە لە ژیانیدا وەدەربینێت. پوختەی بابەتی بریتیە لە لووتبەرزی و دەمارگیری شانەبەشانی یەکدی دەڕۆن. یەکێک لە گرنگترین وانەکان کە دەتوانین فێری بین ئەوەیە کە ئەم گوناهە دەکرێت ببێت بە بەشێک لە ژیانمان و لێشی بێئەکا بێن. ئەمەش وا دەکات دڵنیا ببینەوە کە دەبێت مامەڵە لەگەڵ ئەم گوناهەیدا بکەین، تەنانەت ئەگەر بابەتەکە کاتێکی زۆریشی بووێت. بۆ ئەوەی خودا بتوانێت مامەڵە لەگەڵ دەمارگیریەکان بکات لە ژیانمان دووری بخاتەوە، پەترۆس 5 ساڵ خایەند تا کۆتایی بە دەمارگیری هێنا. تەنها تۆنیت بەدەست دەمارگیریەوە دەناڵێت. تەنانەت پەترۆسیش لە سەردەمێکی دەمارگیر بووە، بەڵام قەدری خودا وا بوو بتوانێت لە ناوی ببات. بۆیە بنەماکان بریتیە لەمە، نابێت هەرگیز دوودڵ بین لە هاوبەشکردنی نیگەرانیەکەمان سەبارەت بە دەمارگیری.